با میوانداری بەڕێز موسلیم عەبدوڵڵا قەسرێ ئەندامی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەبارەی سوتاندنی ڕووبەری سەوزایی شارەکان بە تایبەت دارچنەوەبەرەکانی ڕێگەی سلێمانی تاسڵوجە دەکەین. کاک موسلیم سڵاوتان لێبێت و سپاس بۆ ئامادەبوونتان. ساڵانە ڕووبەرێکی زۆری دارستان و درەخت و شوێنە سەوزایەکانی کوردستان دەسووتێنرێن و لە ناو دەبرێن. بەڕای ئێوە مەرامی پشت ئەم کارانە چین؟ هەروە خۆی ئەم سوتانە ڕوودەدات یاخود دەستێکیان لە پشتەوەیە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و پەروەردگار سڵاو بۆ بەڕێز و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام. بەڵێ خۆتان نەزانن ئێمە لارەمی کوردستانە لە ڕووی بواری ژینگەوە ژینگە بە بوارێکی زۆر لە چێشە و پڕ لە گرفت لارەمی کوردستاندا گوزەر دەکا. بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان بواری ژینگە و ژینگە پارێزی لە ناو کەرتی دامەزراوە حکوومیەکان ناو بەرنامەی کابینەیە یەک لە دواییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو لاوازی ڕۆشتووە، چونکە خۆتان نەزانن لە وڵاتان کەرتی ژینگە یەکێکە لە کەرتە ئەساسی و لە پێشینەکانی خزمەتکردن و لە وەزارەتە سیادی و سەرچیەکانی وڵاتاندایە. بەڵام لە هەرێمی کوردستانە خۆتان نەزانن لە ڕابردووە وەزارەت بوو ئێستا کراوەتەوە دەستە کە دەستەیە کە سەر بەنجومەنی وەزیرانە و سنوور بۆ کار و پرۆژەکانیان دانراوە. ئێستا ئەم دەستەیە جۆرەها و دێها کێشەیان هەیە کە ئێمە ئەگەر بینە سەری بەڕاستی لە بەرنامەیەکدا ناتوانین تەفسیل باسی بکەین. خۆتان نەزانن ژینگە لە هەرێمی کوردستانە بە جۆرەها شێوە کار لەسەر نەمانی و لەسەر شێواندنی و لەسەر نەهێشتنی کراوە. خۆتان نەزانن ئێمە ساڵانە دووچاری چەندەها گرفتی زۆر بە زۆر ئەبینەوە لە ڕووی سوتاندنی دارەکان و نەهێشتنی ڕێژەی دارستان لە هەرێمی کوردستانە بەهۆی کێشەی سیاسیەوە، بەهۆی بەئەنقەست بۆ خستنە بواری خزمەتی کەرتی بازرگانی و کەرتی تایبەتیەوە بۆ مەرامی بڵێ کەرتی تایبەت بەکارهێنرێ و هەروەها ڕێژەیەکی بەرچاو لە دارەکان ساڵانە لە وەرزی ستانە بۆ خۆگەرمکردنەوە بەکارهێنرێ بەهۆی نەبوونی نەوتی سپی. ینی ئەمانە بەڕاستی هەموو هۆکارن کە ئیش لەسەر ژینگە ئەکرێ یاخود ڕێژەی ئەو زۆری مەسفایانەی کە لە هەرێمی کوردستانە هەن کە بەڕاستی کاریگەری زۆر خراپیان هەیە لەسەر ژینگە وەها زۆری ئەو ڕێژەی ئۆتۆمبیلێ کە دێت و ئەوانە هەموو کێشە و گرفتن. زۆر باشە. ئەم کێشانەمان زانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و ئەم لیژنەی ئێوە لە پەرلەمانی کوردستان ماهەمەکان چییە کە نەتوانن ڕێگە لەم جۆرە کارانە بگرن؟ زەویەک کە دەیان ساڵە سنەوبەری تیادا ڕوێنراوە ئێستا بسووتێنرێتەوە بۆ پرۆژەی کەرتی تایبەت و شەخص بەکاربهێنرێت. دیارە ئێمە لە هەرێمی کوردستانە سێ یاسامان هەن کە لە بواری ژینگە خزمەت پێشکەشەکەن و بوار بنەمایەکی باشم بۆی کە کەرتی ژینگە لە هەرێمی کوردستانە تێدا بەرەو پێشەوە بچێت. یەکەمیان یاسای ژینگە لە ساڵی یاسای ژمارە 20 ساڵی 2008 واروها یاسای پاراستنی دارستانی ساڵی 2011 وەروەها یاسای وەزارەتی تەندروستی کە لەوێدا باس لە پاراستنی ژینگە و بوژانەوەی ژینگە دەکات لە هەرێمی کوردستانە. بەپێی ئەم یاسایانە بە تەفاسیل باسی پاراستنی دارستان و پاراستنی سەوزاییەکە لە هەرێمی کوردستان و سزا دیاری کراوە بۆ ئەوانەی کە پێشێلی ئەم پاراستنی ژینگەیەکەن و ئەوەی کە ئەبینین و ئەوەی کە لە کوردستانە ئێستا هەستی پێکرێ بەداخەوە ڕۆڵێکی زۆر نێگەتیڤ و نێرێنیە بەرەو یاخود بڵێن بەهۆی نەهێشتنی ژینگە لە ژینگەی سەوزایی لە ناو شارەکانە بۆی کە ئەبینی ڕێژەیەکی زۆری ئەم دارستانانە ئەبڕدرێنەوە وشکە ئەکرێن و بە ئەنقەست ئەیانەوێت لە ناو ببرێن بۆ مەرامی تایبەتی بۆ بەکارهێنانیان بۆ بواری کەرتی بازرگانی یاخود کەرتی ئەهلی کەسانە تاوانەکان لە چ ئاستێکدایەوە سزاکەیان چی
بێگومان بە شێوەیەکی گشتی سزایەکان ئەگۆڕێن بە چۆنیەتی ڕەفتارکردن و مامەڵەکردن لەگەڵ دارستانەکانە، بەڵام سووتاندن و یاخود بڵێن وشکردنی دارستانەکان و بە ئەنقەست بە مامەڵەکردن لەگەڵ نەهێشتنی دارستانەکان ئەمە بەڕاستی سزایەکی گەورەی لەسەرە و بەڕاستی ئەوانەی کە لایانی بەرپرسن لەو بوارەیەکە ئیداریەکانی پارێزگا و یاخود ئەنجومەنی پارێزگا و بەڕێوەبەراتی شارەوانی بەڕێوەبەراتی کشتتوال ئەوانە یەکەی ئیدارین بەرپرسن لە هەر کەم و کورتێک لە هەر گرفتێک لە کەرتی ژینگە لە شار و شارۆچکەکانە بڵێن ڕوو ئەدا و پێویستە بەڕاستی ئەوان ڕۆڵی بەرچاو ببینن و یاسا هەیە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان و دەرچووە بەرچاویان ڕۆشنە ئەکرێ ببێتە بنەما بۆ ڕوبەڕووبوونەوەی خراپ مامەڵەکردن لەگەڵ ژینگە لە هەرێمی کوردستانە. خۆتان ئەزانن ڕۆژ بە ڕۆژ ئێمە کە نەمانی ژینگە کاریگەری ژینگە لەسەر سەحەتی مرۆڤ کە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیە ترسناکەکانی وەکو سەرەتان و هاوشێ و هەمە جۆرەکانی ڕوو لە زیاد بوونە ئێمە ئەزانین مەترسیەکان چەندن و چۆنن و ئەمە کێشەی ئەومان هەیە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ژینگە ڕۆژ بە ڕۆژ لە مەهامی کەمەکرێتەوە و کە لە دەستەیەکدا کە ئێستا بواری چاودێری و ئیسیشاری و هەروەها لە بوارێکی ڕقابیەوە ئێستا ڕۆڵ و مەهامی پێدراوە. هیوادارین بەڕاستی لە ئەهەمیەتی ئەم دەستەیە کەم نەکرێتەوە. دیارێمە لە قۆناغەکانی ڕابردووە لە کابینی هەژدا خۆشبەختانە پرۆژه یاسایەک ئامادەکرا و گەڵاڵەکرا بوو لەلایەن وەزیری کۆمەڵی ئیسلامیەوە مامۆستا عەبدوڕەحمان کە باس لە پاراستنی ژینگە و ئابووری ئەکا بەوەی کە زەمینە سازی لە هەرێمی کوردستانە فراوانتر بکرێ لە ڕووی پەروەردەییەوە ئەوە لە ڕووی ئابووریەوە و سزایەکان تۆختر بکرێن و جهە ڕقابیەکان و جهەکانی تەنفیزی وەکو شارەوانی وەکو یەکەی داریەکان و حکوومەت بە شێوەیەکی سەرەکی کە بەرپرسە لەو بوارە زیاتر چاودێری چڕ بکاتەوە و بتوانێت ئەو کەسانە سزا بدا کە ساڵانە ڕێژەیەکی زۆری بەرچاو ئێمە دارستانەکانمان لە هەرێمی کوردستان بانقەست تووشی سووتانە بن، بانقەست تووشی بڕان و وشکرد نەبن بۆ مەرامی تایبەت بۆ دروستکردنی کارخانە و معاملی پرۆژە و کەرتی تایبەت کە ئەمانە بە شەخسەنەکردن بەڕاستێتێتە گیرفانی شەخصەوە و هەروەها لەناوبردنیان بەهۆی مەرامی سیاسیەوە کە بەڕاستی کارەساتێکە کە ساڵانە خەڵک دووچاری مەترسیەکی زۆرەکە لە ڕووی سەحەت لەو فەرزنا با ئێمە وادا بنین کە کاریژەڕیەکان شارەوانیەکان و ئەنجومەنی پارێزگا هەتاوەکو خودی پارێزگاش زۆر جار لە سنوورەکان کەوتونەتە ژێر هەیمەنەی حەزبەوە، ژێر هەیمەنە و دەسەڵاتی کەسانی دەستڕۆیشتووە. ئەگەر بێت وادای بنین ئەوان هیچیان پێناکرێت لە سنوورەکە، دەبێت ژینگە چێ خۆی لێ بە خاوەن بزانێت و دارستانەکان لە ڕابردوودا زۆر شوێنی ترمان بینیوە جگە لە ڕێگەی نێوان تاسڵوزە سلێمانی کە سوتاون و لیژنیان بۆ پێکێنراوە و هیچ سەرەداوێکی دیار نەبووە. ینی بۆچی ئەوان تۆپەکە هەڵدەدەنە ساحەی پەرلەمان وەکو لیژنەکەی ئێوە و دەستەی چاکردن و پاراستنی ژینگەوە ئێوەش تۆپەکە هەڵدەدەنە ساحەی ئەوانەوە ئەم یەکە کات ژێڕیانەوە لەو بینەدا چێ بە واقعی خاوەنی ژینگەی هەرێمی کوردستانە؟ خۆی بەداخەوە ئەو کێشەیەکە ئەمە پێمان وایە ئەمە کێشەی ئێستای دەستەی ژینگەشە لە هەرێمی کوردستانە کە ئەوان جۆرەها کێشەی ئەم جۆرەیان لەلایە کە ئەچن بۆ داخستنی مەسفایەک بۆ لێپرسینەوە و جهەی ڕقابین مەرجە ژینگەیەکان لە کارخانە و معامل و مەسفایەکان ینی دروست بکەن و بەدی بێنن دووچاری هەڕەشا بنەوە، دووچاری دەرکردن و یاخود جۆرێک لە مامەڵی نەشیاوە بنەوە کە ناتوانن جارێکتر بچن مامەڵی لەگەڵا بکەن. وەم پێم وایە بەڕاستی ئەم یەکەی ئیداریانە ئەگەر نەتوانن بەکاری یاسایی خۆیان هەستن کە پاڵپشتیان ئەم یاسایانەیە کە وەک باسم کرد و ئاماژەم پێدا پێویستە پەرلەمانی کوردستان بەڕاستی لەسەر ئەم بابەتان و گفتوگۆ بکە و دانیشتنی لەسەر ئەنجامدا. خۆتان ئەزانن ئێمە
ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر گیانی هاوڵاتیان لەسەر سەحەتی هاوڵاتیان ئێستا ئەمە لە بوارێکی لە بارودۆخێکی سەختی تەندروستی کۆڕۆنا گوزەرەکەین کە ژینگە بەهۆی نەمانی هەوایەکی ساف هەوایەکی پاکش کاریگەری ڕاستەوخۆ لەسەر گەشە سندن و تەشەنە سندنی ئەم نەخۆشیانە دروستەکە و ئێمە ئازانی دوو نەخۆشخانەمان هەن لە کوردستانە ئەم دوو نەخۆشخانەیانە پڕن لە نەخۆشانی بەڕاستی نەخۆشانی ترسناک وەکو نەخۆشانی شێرپەنجە و دەرمانیان بۆ سەرف ناکرێەوە مازانین لە ڕابردووە سندوقی نەخۆشخانەکان کە نزیکەی 111 ملیار دیناری تیابوو سەرف کراوە بۆی خەیرانی داراییەوە بەوێ گەڕانەوە بۆ پرس و ڕا بۆ نەخۆشخانانە وەلایانی بەرپرس لە وەزارەتی تەندروستی وایە ئازان ئێستا سندوقێکە لە بواری دەستەی ژینگایەکە پارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەرەگیری لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و لە سزادان و غەڕامەدانی ئەو کەسانێک کە سەرپێچی ڕێنمایەکانی ژینگە پارێزیەکەن هیچ دیناریشی ناگەڕێتەوە بۆ سندوقی ژینگە کە ئەوانە خۆیان بە مەخدوورە زانن لە کاتێکدا ناویان لە ناو خەڵک بە خراپ ڕۆشتووە کە باز لە خەڵک وەرەگیرێ بە ناوی ژینگە بەڵام لە ئەممان کاتاگەڕێتەوە وەزارەتی دارایی و وەزارەتی ناوخۆوە بۆیە پێمان وایە بەڕاستی حکوومەت بەرپرسە لێرەیە ئەبێ بەڕاستی لایانی ڕقابیەکانی تونتر بکاتەوە و چڕتر بکاتەوە بتوانێت لە ڕێگەی یەکەی داریەکانەوە دەسەڵاتیان پێ بداوە و ئەو جهە ئەمنیانەی کە سەر بە پاراستنی ژینگەن وەکو پۆلیسی دارستان و زێرەڤانی و ئەوانە بەڕاستی ژینگە پارێزی لە ئەستۆدایە ئەبێ بەڕاستی مامەڵەی دروستتر لەگەڵ لایانی بڵێن سەرپێکی کار بگرنە بەر و نەهێڵن بەڕاستی ژینگە لە هەرێمی کوردستانە پشتێنی سەوزایی بکەوێتە مەترسیەوە لە شارەکان خۆتان نەزان ئەمە بە پێی پلانی بەرنامەی حکوومەت ئێستا زۆر شارەکان پێویستیان بە دروستکردن و فەراهەمکردنی زەمینەیەکی لەبارە بۆ ژینگە و سەوزایی بۆ دروستکردنی کەشێکی تەندروست بۆ هاوڵاتیان بۆ ئێمە پێمان وایە پەرلەمانی کوردستان ئەبێ بە مەهامی خۆی هەڵسێەوە ئەبێ بەڕاستی دانیشتنێکی لەسەر بکە ئەگەر بوهات و ئەمە ببێ بەداخەوە کە بۆتە دیاری دەژیانی ئێستامە ساڵانە دووچاری کێشەی زۆرە بینەوە ئەبینین بەڕاستی میلیۆنان درەخت لە ناوچە سنووریەکان لە شاخەکان ئەسووتێەوە ئێستا ئەم دیاردێ هاتۆتە ناو شارەکان سەرباری ئەوەی کە حکوومەت زەمینە سازی بکە بۆ ئەوەی کە پشتێنەی سەوزایی لە ناو شارەکانە زیاد بکە ئێستا بینین بە بەرچاوی میدیاکانەوە هەڵەسن سەوزایی نایەڵن وشکەکەن و تێزابیەکەنە بن ئەیبرنەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان بۆ بەڕاستی بۆ خستنە خزمەتی کەرتی تایبەت و بازرگانیەوە کە بە قازانجی هاوڵاتیان نییە بەداخەوە بە زەرەریانە لە بواری تەندروستیەوە پێ مامان وایە بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان ئەرچی قورسە لێرەیە پێویستە لەمە و دوازیاتر چاودێرسر بکاتەوە پەرلەمانی کوردستانیش حتمما مەهامی خۆیەتی کە لەسەر ئەم پرسانە گفتوگۆ بکە و بێتە خەت لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان کە چیتر ئەم بوارانە پەرەی پێ نەدرێ و سزا جێبەجێ بکرێ بەسەر ئەم کەسانێک کە پێشەل ئەم یاسایەکەن. سپاس بۆ بەڕێز موسلیم عەبدوڵڵا قەسری ئەندامی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان.